هەموو جۆرە خواردنێک ناخۆن و زۆر خۆیان لەلا گرنگە. لەگەڵەوەشدا زۆر بەوەفان و چەندین تایبەتمەندی تایبەت بە خۆیان هەیە کە تەنها و تەنها لەناو ئەواندا بەدی دەکرێت. لەگەڵەوەشدا بە یەکێک لەو ئاژەڵانە ناسراون کە دوژمنی مرۆڤەکانن، بەڵام بەپێی ئەم لێکۆڵینەوانەی کە زانایان لەبارەی کۆمەلگاکەیانەوە ئەنجامیان داوە باز لەوە دەکرێت کە خاوەنی کۆمەلگایەکن کە زۆر جار پێش کۆمەلگای مرۆڤایەتی دەکەون. گورگەکان لە ئاژەڵێک زیاتر. زانایان ئاماژەیان بەوە داوە کە گورگ ئاژەڵێکە زۆر خودی خۆی لەلا گرنگە، هەروەها بە یەکێک لەو ئاژەڵانەدا دەنرێت کە بەرگەی برسیەتیەکی زۆر دەگرێت، چونکە ئاژەڵی نەخۆش یاخود لاواز ناخوات. جگەلەوەش گەرنێچیرێکی باشی دەست نەکەوێت ئەوە میوە یاخود بەری دارەکان دەخوات. هەموو ئەم تایبەتمەندیانە و بگرە زیاتریش تایبەتمەندی گورگەکانن. لە کۆمەڵگای گورگەکاندا چەندین گروپ بوونیان هەیە و هەر گروپێکیش سەرۆکێکی تایبەتی هەیە و لەگەڵ مێیەکەیدا گروپەکە بەڕێوە دەبن. تەنها ئەوانیش بۆیان هەیە کە بێچوویان ببێ و ئەندامانی گروپەکەش بەخێو دەکەن. هەروەها لە کاتی ڕۆشتنیشیاندا بە یاسایی دەڕۆن بە شێوەیەک لە پێش ئەندامانی گروپەکەیانەوە سێ گورگی بەتەمەن پێشڕەویان دەکەن بۆ ئەوەی لە هەموو هێرشەکاندا ئەوان خۆیان بەخت بکەن یاخود پارێزگاری لەوانی تر بکەن. پاشان لە دوای ئەو سێ گورگەشەوە کۆمەڵێک لە بەهێزترین ڕێ دەکەن و لە دوای هەمووشیانەوە سەرۆکی گورگەکان دەڕوات. هەروەها دەربارەی لوراندنی گورگەکان ئەوە زانراوە کە لە ماوەیەکی دیاریکراودا دەلورێنن کە زۆربەی کاتەکان لە نێوان 8 بۆ 10 کات ژمێردایە و کاتێک دەلورێنن سەری بەرز دەکاتەوە و دەست بە لوراندن دەکات، ئەوەش بۆ ئەوەی کە دەنگی بە دوورترین شوێن بگات. هەروەها کاتێک دەلورێنێت بەواتای ئەوە دێت کە جڵەوی ئەو شوێنەی گرتووەتە دەست. گورگەکان ئاژەڵێکن کە بە هیچ شێوەیەک ماڵی ناکرێن، چونکە زۆر بە ئاسانی مرۆڤەکان و ڕەگەزەکانیان دەناسنەوە و لە دووریەکی زۆرەوە بۆنی خوێنی مرۆڤەکان دەکەن. هەروەها باز لەوە دەکرێت کە خاوەنی چاوێکی بەهێزن، بە شێوەیەک کە لە چیرۆکە ئەفسانەکاندا باسەوە دەکرێت کە گورگەکان دەتوانن جنۆکەکان ببین و تەنانەت بشیان خۆن. زانایان باز لەوە دەکەن کە لە کۆمەڵگەی گورگەکاندا هاوسەرگیری لەگەڵ ئەندامانی خێزانەکە ڕێگە پێنەدراوە. لەگەڵ ئەوەشدا هاوسەرگیری لەگەڵ مێیەکانی گروپەکی خۆیان داناکەن، بەڵکو هاوبەشی ژیانیان لە گروپێکی دیکەدا دەدۆزنەوە و هاوسەرگیری دەکەن و گروپێکی نوێ پێک دەهێنن. گورگەکان بە بەوەفایی ناسراون، چونکە تەنها یەک جار هاوسەرگیری دەکەن و ئەگەر یەکێکیشیان مرد ئەوەی دیکە هاوسەرگیری ناکاتەوە و زۆر جاریش ئەوی لە دەستدانی هاوبەشەکەیەوە خۆی دەکوژێ و کۆتایی بە ژیانی دەهێنێت. هەروەها دەوترێت یەکێک لە جوانترین ڕەفتارەکانیان بریتیە لەوەی کاتێک بەچکەکان گەورە دەبن هەمیشە بە بەوەفایی دەمێننەوە بۆ دایک و باوکیان و کاتێکیش دایک و باوکیان پیر دەبن ئەوە بەخێویان دەکەن و ڕۆژانە ئاژەڵیان بۆ ڕاو دەکەن و نانیان دەدەنێ و لەگەڵیاندا دەمێننەوە تا ئەو کاتەی کە ئەوانیش دەمرن.